ڕاستیەکەی میدیایەکی کوردی کە دائەمەزرێت ئەبێ بتوانێت حاڵەتێک وەکو پردێکی پەیوەندی دروست بکات لە نێوان تاراوگا و خودی کۆمەڵگای کوردستاندا. یعنی ئەتوانێت وەکو دیپلۆماتکارێک کار بکات، ینی پرسی دیپلۆماسی لەم میدیایدا ئەتوانێت ڕۆڵێکی زۆر بەرچاو بگەڕێ. ئەوەی کە بۆ تاکێکی کورد گرینگە کە لە میدیایەکی کوردیدا باسی لێ بکرێ، بەڕاستی پرسی نەتەوەیە ئەوەی کە تۆ بتانی دەنگی کورد بە ناوەندەکانی دەرەوە بگەێنیت. ئەمە بابەتێکی زۆر گرینگە، چونکە بە درێژایی مێژوو کورد غەدری زۆری لێکراوە و تۆ ئەبێ بتانی دەنگ بیت بەڕاستی. بەڵام ئەو دەنگ بوونە ئەبێ حاڵەتێکی هەبێت کە بە دوور لەلایەنگری بێت، یان تۆ بتانی بە گشتی پوششی هەموو ئەو بەشانەی کوردستان بدەیت کە غەدریان لێ ئەکرێ. ئێوە دەنگی کوردی ئەمریکا لەم ساڵانە کە ئێمە بەدیمان کردێتە لە کاتێکدا کە ڕادیۆ بووە و دواتر بوو بە سایت و ئیستاش کە بووە بە تەلەڤیزیۆن، ڕۆڵ و کاریگەری باشی بووە بە گشتی لە ئێران و کوردستان بە تایبەتی کە ئێمە مەبەسمانە قسەی لێ بکەین. پێویستە لەلایەن دەنگی کوردی ئەمریکاوە زیاتر ئێحتمام بە ڕۆڵی نەتەوەکان لە ئێران و بە تایبەتی گەلی کورد لەو بەشەی کوردستان بدرێ کە چە زڵم و زۆرێکی لێ دەکرێەوە، چە بێڕێزیەکی بەرامبەر دەکرێەوە، چەندە لە کوردستانی ئێرانە خەفەقانەکە ئەوەندەیە کە بەردەوام لە خەڵکی ئێمە ئیعدام دەکرێت. ڕۆژ نییە ئێمە نەبیستین کە لە سەر سنوورەکان لە خەڵ درراوە، لە خەڵکی هەژار درراوە، خەڵ لە بەرناچاری ڕوویان کردووەتە کۆڵبەری. هەموو ئەوانە کێشە و گرفتن کە پێویستە میدیا پوششی بە و میدیا لەژێر چەتری میدیا ئەوانە نێتە دەرەوە، بۆیە دەبێت چاوی لەسەر بێ و بەردەوام ئەوانە پوشش بات. میدیا و سوۆسیال میدیا گرنگترین ئامرازی پەیوەندیکردنە لە جیهانی ئەمڕۆدا و دەتوانێت ڕۆڵێکی گەورەی لە بڵاوکردنی زانیاری و گەیاندنی خێرای هەواڵدا هەبێت. میدیا دەتوانێت زانیاری زیاتر لەسەر ماف و یاساکان و هەروەها شوێنکاری پاڵپشتیکار بۆ ئەو ژنانەی کە ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە و هەروەها ڕێگە چارەکان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان دەتوانێت زانیاری بڵاو بکاتەوە. خاڵێکی تر دەتوانین بڵێن لەسەر سیاسەتی دەسەڵاتداران کاریگەری هەبێت و ئەوە خۆی دەتوانێت ڕێگەیەک بێت بۆ ئەوەی کە ژنان بتوانن لە ئاستی سەرەوە لە ئاستی دەسەڵاتدا بتوانن ڕۆڵ بگێڕن. میدیا دەتوانێت ئەزمونونەکانی ژنان و بێت بیهێنێتە سەر شاشە کاتێک ئەزمموی ژنێ کاتێک ئەوەی کە کارهایە کە کردویانە بیهێنێتە سەر شاشە و ڕێکارەکانی زاڵبوون بە سەرگرفتەکانی ژنان ئەتوانێت متمانە بە خۆبوونی ژنان بباتە سەرەوە هاندەرێکی زیاتر بێت بۆ بەشداریە کۆمەڵایەتیەکانی ژنان لە هەموو بوارەکاندا.